پێشمەرگە و حەشدی شەعبی لە سنووری کەرکووک ڕوبەڕووی یەک دەبنەوە. چاوەڕوان دەکرێت سەرۆک ترامپ ڕێککەوتنی ناوکی لەگەڵ ئێراندا هەڵبوەشێنێتەوە. لەگەڵ پێشڕەویەکان لە ڕەقا حەسەدا خەڵکی زیاتری سیڤیلی ڕزگار دەکات. سڵاو ئەم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەکە دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕۆژی سێشەمبووئین تێ وەشاندن لێ ناوچەیە باشووری کەرکووکی هێزین حەشدا شعبی و پێشمەرگەیان هەرێما کوردستانی ڕوبڕووی هەفت دبن و ئالۆزی پەیدا بوونە ترس ji şerrekî jî heye. Karbidestên Iraqê dixwazin desthelata xwe vegerînin ser deverên kêşedarên nêvbera hikûmeta navend û Herêma Kurdistanê de. Fermandarên hêzên pêşmergeyên Kurdistanê dibêjin dengê Amerîka ku hêzên heşt hinek li vîn li wirkirine lê ew ê bersîngê wana bigirin. İmkanı niye? Yani heşt şabi abo yine danışı yani bu asaniye danışı. İran palpişti yaka. İran desi lo hani heşt şabi و داعشة بالدنيا وهي. بلان كسي كي تريش بيتن دس ببا بو سنجر كان من درباز بكاتن أو جا مجبورين دفاع لخومان بكينو بسردیان توا یعنی شتێکیان بەسەردی ئەسڵەن تەسەوری ئەف گرژی پەیدا بوون پشتی ڕفراندۆمە هەرێما کوردستانە عێراقی ژ بۆ سەرخوابوونێک و حکومەتا ناڤاندی دیبێژە ئەو نەدەستوریە و divê bê پوچکردن دیسان ئەو هەوڵ دەدە دەسەڵاتەخوا دەینە سەر فرۆکخانە و خاڵین سنووری یەن هەرێما کوردستانی دیگەڵ وڵاتێن دی گەلۆ چ پێشهات لێ کەرکووکێ باشوورا کەرکووکێ دەبن دگەلما ڕاستە خۆ پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر بسکایپێ کاک دڵشاد ئەم کاتت باش پێشهاتی نوێ چین ئەم کاتت باش زۆر سپاس کاک دەخیل دیارە شەوی ڕابردوو حکوومەتی عراقی هێزێکی زۆر بە تایبەتی فرقەی نوێی مدەڕعە و پۆلیسی فیدرالی و هێزێکی زۆری حەشدی شعبی ڕەوانەی باشووری کەرکووک کرد و پلانەکەیان وا بوو کە لە کاتژمێر 2 شەو بەرەو بۆرێنەوتەکانی کەرکووک بە تایبەتی دەوروبەر جوڵیان پێ بکەن و دیارە هێزی پێشمەرگە شەوی ڕابردوو هێزێکی زۆر چی زێرەفانی چی هێزێکی زۆری سەر بە وەزارەتی پێشمەرگە بە فەرماندەیی کۆسە ڕەسوڵ جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کەوتنە ڕێ بەرەو کەرکووک بۆ بەرەنگاربوونەوەی هێزەکانی حەشدی شعبی بەڵام هێزەکانی حەشدی شعبی پلانەکەیان لە کاتی خۆیان تەنفیز نەکرد ڕۆبەڕووبوونەوەکان وەستا بەڵام ئێستا هەندێک گفتوگۆ ئەوانە هاتوۆتە ئاراوە دوای گفتوگۆکان هێزی پێشمەرگە هەرچەنە تاکو ئێستا بە تاکتیکی سەربازی ناویەبن بەڵام لە هەندێک جێگە شاونەتەوە و بە پێی معلوماتەکانی ئێمە حەشدی شعبی 48 ساعاتیان داناوە بۆ ئەوەی بەرەو بیرەنەوتەکان و پێشڕەوی بکەنواتە تاکو ئێستا حەشدی شعبی نەکشاوەتەوە دۆخەکە بە شێوەیەکی کاتی هێور بۆتەوە ئەگینا ئەگەری دروستبوونەوەی گرژی لە ئارادایە. کاک دڵشاد هێزی ئەمریکی لەو ناوچە هەن نازانم تا چەندێک ڕۆڵیان هەیە لەم ناکۆکیانەدا. بەڵێ دیارە هێزەکانی ئەمریکا تەنها داواکەن کە تاکو ئێستا داوایان کردووە کە ڕووداوەکان گرژی تێنەکەوێ و داوا لە هەردوو لاکەن کە دان بەخۆیانە بگرن بەڵام لە شەوی ڕابردوو کاتێک کە هەردوو لا هێزیان بۆ یەکتری کۆ کردەوە و هێزیان کۆ کردەوە و ئەگەری ڕوودانی گرژی لە ئارادا بوو فڕۆکەکانی هاوپەیمانان بە ئاسمانی ناوچەکە ئاسوڕانەوە متابعی بارودۆخەکەیانە کرد و هێزەکانی هاوپەیمانان جۆرێک لە هۆشداریان دابووە هەردوو لا بۆی کە پەنانە بەنەبەر توندوتیژی و پەنانە بەرەبەر پەراماردانی یەکتری بەڵام لەگەڵەوەشدا تاکو ئێستا هێزەکانی حەشدی شعبی نەکشاونەتەوە و پلانی هێرشکردن و پلانی هاتنە پێشەوەیان هەیە. کاک دڵشاد تا چەندێک ئەم بارگرژیە کاری کردوتە سەر ژیانی خەڵکی ناوچەکە؟ بەڵێ بێگومان ئەمە لە دوو سێ ڕووەوە کاریگەری لەسەر ژیانی خەڵکە بێت یەکیان ترس و دڵە ڕاوکێکی زۆری لای دانیشتوانی کەرکووک دروست کردووە و خاڵێکی تریش هەتا کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستانە بۆ لەبەر پلانەکەی حکوومەتی عێراقی کە هێزیان هێناوەتە مەنتقەکە بۆ پەلاماردانی بیرەنەوتەکانە هەر لە باشوورەوە تا ڕۆژئاوا لە کاتێکا کە بوجە و داهاتی هەرێمی کوردستان لە 160 پشت بە نەوتی کەرکووکە بەستێ وامەوێ ئەوەش بڵێم کە پێش ڕیفراندۆمی بەڵێ پێش ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ژمارەیەک وەزیر هاتوونەتە هەرێمی کوردستان وەزیری عراقی داوای نەوتەکەیان کرد و توانە بەخۆشی بێ یان بە ناخۆشی نەوتی کەرکووک. زۆر سپاس دڵشاد ئەنوەر پامێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆشی کەرکووکی دگەلما بوو سپاس.
زۆر سپاس بۆەوەش. لەگەڵ ئەوەدا کە تەنها 2 هەفتە ماوە بۆ هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستانی عێراق، بەڵام هێشتا بڕیاری یەکلاکەرەوە نەدراوە ئایا لەم ڕەوشەی ئێستای هەرێمی کوردستاندا هەڵبژاردن بۆ پەرلەمان و بۆ سەرۆکایەتی هەرێمیش دەکرێت یان نا. لە ئێستادا دەگوترێت ڕۆژی دووشەمە پەرلەمانی هەرێم کۆ دەبێتەوە و دوابڕیار لەسەر هەڵبژاردن دەدات. کاوە بێسارانی شارەزای سیاسی میوانی کورد کنێکشنە لە ستودیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. کاکاوە سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ کاکاوە پرسیاری یەکەمیشم ئەوەیە کا قسە و باز زۆرن لەسەر ئەوەی هەندێک لایەن هەن پێیان باش نییە هەڵبژاردن بکرێت لەم کاتەدا بۆچی؟ بەڕاستی زۆر سەیرە هەرۆخانکەوە 2 هەفتی ماوە پێش هەڵبژاردن کە بۆیە کاندیدەکان ڕوون بۆیە چێ بێ چی پێ تەقدیمی ئەو میلەتاکەن بەرامەیەکەن تا ئێستا هیچ شتێک نییە لەکایە و نازانین لە ئەگەر و نەگەرایە. ئەمە خۆی دەخۆیە بە بۆچوونی من ڕێزنەگرتنیشی ژیانی دموکراسیە، ڕێزنەگرتنێک و فەوزایەکە بۆ ئەو وەزعەتێکەوە کوردستان تایەتی و ئەو گێژاوە سیاسی کە کوردستان و خەڵکی کوردستان تێکەوتووە دوای 26 ساڵ لە حکمی کوردی کە ئەوایە خەریکی دروستکردنی وڵاتەکە بووە، دروستکردنی پیشەسازی بووە، ئیستیقرارێکی سیاسی هەبووە، ئیستیقرارشە دوای 26 ساڵ کەوتین تا ئەو گێژاوە. ئەمە مەترسێکی گەورەی بوو ملەتی کورد و ترسێکی هەیەکەوە بەشێکە نەتیجەی ئەو گێژاوە سیاسی کە دروست بوون نەتیجەی ئەم ڕێفراندۆمە ئەم ملەتی کوردستانی خستە ئەم وەزایەتەوە. ئەمە نامەیەکی باش بوو منەتی کوردەیە، نە نامەیەکی باشە بۆ کوردی بۆ دۆستانی کوردە لە دەرەوەی وڵاتە. بەڵێ باشە کاکاوە بەڵێ دوێنێکە بزوتنەوەی گۆڕان و هەروەها کۆمەڵی ئیسلامیش بەیاننامەیان دەرکرد و لەو بەیاننامەیە دەڵێن دەبێت هەڵبژاردنەکان دوانەخرێت و لە کاتی خۆیدا بکرێت و هەروەها دەژڵێن وەکو چۆن ڕیفراندۆم ئەنجام درا دەتوانرێت هەڵبژاردنیش بکرێت. جا تۆ پێت وایە لەم کاتەدا کە ئێستا وەکو خۆت دەزانیت گرژی و ئاڵۆزیەکی زۆر هەیە، تۆ پێت وایە بتوانرێت لە واقعیدا هەڵبژاردن ئەنجام بدرێت؟ لەواچی ئەو کەسانی کە بڕیاری هەڵبژاردنەکانەوە مەسەلەکە بە جددی نەمەوە لەگەڵیانە، لەواچێ بە جۆری ئەو معادلاتانی کە بۆی چوون و حساباتانی بۆی چوون و نەهاتە پێشەوانێ. لەواچێ قەزەی هەڵبژاردنەکە بەسترابێ بە مەسەلەی ڕێفراندۆمەوەنی و سەرکەوتنی ڕێفراندۆم بە بۆچوونی سیاسی ئەوان. بەڵام لەواچ کە ئینعکاساتی ڕێفراندۆمەکە هەتا ئێستا بەروخراپ هاتووە و مەترسێکی پیا کردو، وەز اقتصادی خراپ کردو، ترسێکی خزوتەوە لەواچێ بۆ ئەو کەسانی کە بڕیاری ئەو ڕێفراندان نابێ ئەو هەڵبژاردان نابێ ئیستا دوو دڵن لەوەی کەوا بێت و ئەو ڕێفراندۆمە بکەن. لەبەرەوە دووشت لەکا هەیە. یەکەم تا ئیستا کاندیدەت نییە بۆ هەڵبژاردننی سەرۆک تەنها نەبێ کە ئەویش هێشتا کاک محەممەد تۆفیقیش هێشتا لەلایەن بابلین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەوە پشتڕاز نەکراوە. باشە دەبێت هۆکاری چی بێت کە ئەم بابلین لیستەکان ئامادە کراون بۆ هەڵبژاردننی پەرلەمانی، بەڵام هیچ کاندیدێک بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی تا ئێستا تۆمار نەکراوە. جا ئێرە بابلین پێدوانیە ینی دانرا بێت یاخود بەنیاز نەبن هەڵبژاردن بکرێت لە هەر لە سەرەتاوە بابلین هەڵبژاردننی سەرۆکایەتی نیانەوە بیکەن، ینی مەبەستمەوەی کە لایەنەکان خۆیان ڕێککەوتێتن لەسەر ئەوە. بەڵێ من ئەمە ئەبەسمەوە بە یارێکی سیاسی کە و بەستراوەتەوە بە شێوەیەکی مباشر بە مەسەلەی ڕێفراندۆمەوەنێ بۆ چوونیان بۆ ڕێفراندۆم بەو شێوە نەبوو کە ئیستا ئەیبینیتیایە. لەبەر ئەوە بۆ چوونیان چی بوو بۆ ڕێفراندۆم؟ چونکە ینی پێش بە بۆچوونی مەش بەفراندەکەمەوە نەخێ بەڵام بەس ئەوانی کە بڕیاریان نالەوەشیە خوێندنەوەیکی باشیان بۆ وەزعکە نەکرد بێت، خۆنی باشە نەکرد بێتەوە ئیستا ئەوان هیچ کەسیان گەڵانیە کەەوە ئەو ڕێفراندۆمە شەرنی بوو ئەو شتانی کە ئەوان ئەیبن بەڕێگاوانێ جوان لە هیچێکیان ناکرێت حتا لەو دۆستانی کە دۆستی ئەوان بوون کە داوان لەکێکەوە دوای خەن بۆ ساڵێ بۆ 2 ساڵ بەتابەتی مەسەلەی انتخاباتی عێراق توتە پێشەوە کە ئەمریکا بە هەموو شێوەیەک ئەیوێ عبادی بباتەوە کە جوان لە کەس نەگرت دەسەڵاتیانەکە و ئەمری واقع فەرزەکەن بەسەریە ئەوان هەڵبژاردننی سەرۆک و پەرلەمانیان بەسوو بە نەتایجی ئەو ڕێفراندۆمانێ دوان تەسەورەکرد ئەو ڕێفراندۆمە سەکە سەرکەوتنیشی سیاسی گەوران بۆ وێتە پێشەوە ئەو ساتوانە فەرزی ئەمری واقع لەگەڵ کوردستانە بە ئاسانی سەرکەوتنیشی سیاسی گەورە هەم لە پەرلەمانی کوردستانە هێنن هەم لە بۆ سەرۆکاتی هێنن.
ئەمە نەهاتێت پێشەوە بەرەو خراپتر ئەوە بەرەگەوە اینجا بۆ چوونی من ئەوەیە احتیمال زۆرە هەڵبژاردننی سەرۆک هەرێم دوا بخرێت و دووری ژنیە حتا هەردوو انتخابات دابشکە مشکلشکە نقطەیشکە زۆر بە کورتی کاکاوە ببوورە کاتەکەمان زۆر کەمە زۆر بەکەوتی ئەو گێژاوی کە دروستی کردووە مەترسێکی زۆر گەورەیە لەسەر مەسەری کوردی حتا وا لاتەوە کە یەشێتی نیشتیمانی کوردستان بۆتە دوو باڵەوە یەشێ پێشمەگانێرە ئیشە داوای ئاشتێکە ئەمە مەترسێکە بۆ ملەتی کورد بێ بۆسرێ ئەوانەی ئەم بڕیاریانە مەسئولن بەرامبەریان دوای 26 ساڵ لە حکمی کوردی نابێت ملەتی کورد مستحقی ئەوە نییە کە تووشی ئەم گێژاوە سیاسی بکرێت. بەڵێ کاوە بێسارانی لە ستودیۆی لەندەنەوە زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە. دۆ سپاس بۆ یۆش بەڕێزم. و لە دەمەکی هەرێما کوردستانە عێراقی ڕاستی ئالۆزین سیاسی و ئابووری دەبە شارەزا باوەڕ دکن وڵاتین زلهێزین وەکە ئەمریکا و رووسیا بەرژەوەندی دەوێ هەرێمێدا هەر هەنا ئەگەرچی ئەو بەرژەوەندی نەگاشتنە ئاستی ململانین ئەشکەرا لێ پرسیار ئەوە دەستکەفتێ کوردان وی چ بە شەڕی داعش نەوت و بەرژەوەندی ئابووری و سامانە سروشتەکانی عێراق و هەرێمی کوردستان وڵاتە زلهێزەکانی هێناوەتە ناوچەکە. دوای نەمانی داعش ئایا نۆرەی ئەوە دێت براوەکانی ئەو شەڕە دەستکەوتەکانیان بەشکەن؟ رووسیا دوور بوو لە ڕووداوەکانی عێراق بەڵام بە دواگرێ بەستی ڕۆسنافت لەگەڵ هەرێمی کوردستان پسپۆران وای بۆ دەچن ئەو هەنگاوەی رووسیا شوێن پێکردنەوە بێت لە هەرێمێکی دەوڵەمەند بەنەوت. ڕێباسی سیاسی پوتن ئەوەیە لە هەمبەر ڕکابەرەکەی دەبێت دەستکەوتی هەبێت تا رووسیا براوە بێت دەبێت ئەمریکابی دۆڕێنێت ئەمەش بەشێکە لە پلانەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ کەمکردنەوەی توانە و دەسەڵاتی ئەمریکا بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە. پوتن لەوەتەی دەسەڵاتی بەدەستەوەیە لە هەوڵی ئەوەدا بووە کە چۆن سیاسەتی رووسیا بباتە خۆرهەڵاتی ناوەڕاست دەبێت لە یادی نەکەین پەیوەندیەکانی رووسیا و کورد دەگەڕێنێتەوە بۆ 100 ساڵی ڕابردوو. گرێبەستەکەی ڕۆسنافت کۆمپانیاکەی نزیک سەرۆک ڤلادیمیر پۆتین لە کاتێکدایە بەهۆی ڕیفراندۆمەکەی هەرێمەوە ئەمریکا تا ڕادەیەک نیگەرانە لە سیاسەتی سەرۆکی هەرێم. ئایا کورد بە دوای هاوپەیمانی تردا ئەگەڕێت یاخود ئایا ئەمریکا پشت لە بەرژەوەندەکانی دەکات لەو هەرێمەی ساڵانێکی زۆرە و بەرهێنانی تیا کردووە. شتێکی چاوەڕوان کراوە رووسیا بە دوای بەرژەوەندی خۆیدا بگەڕێت. لەو ڕێگەیەشەوە بەرژەوەندی خۆیان دەپارێزن لە ڕێگای کۆمپانیای ڕوژنەفتەوە کە بۆ سەرپەرشتی بۆری هەناردەکردن لەوێن هە لە کوردستانیش نییە بەڵکو لە ناوچەکانی سووریاش رووسیا لە ناوچەکە بەرژەوەندی خۆی هەیە بەڵام ئەمریکا لە کوردستان و عێراق بەرژەوەندی زیاترە. رووسیا لە سەردەمی پۆتینەوە زۆر بەباشی گەڕاوەتەوە بۆ ناوچەکە. بەغدا و هەولێر گرێبەستی نەوتی و کڕینی چەکیان لەگەڵ واژوو کردووە. عێراق سێهەمین گەورە کڕیاری چەکی رووسیا لە ڕووی نەوت و گازیشەوە زۆر لە پێش ڕووسنەفتەوە شارەزای بواری نەوتی عێراقا. لە دوای ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان ئەوەی دۆستی هەرێم بوو ئێستا لە ڕیزی نەیارانە. وڵاتانی هاوسێ کەوتونەتە هەڕەشە. ئەمریکاش هێشتا بە ئاشکرا ئاوێکی بۆ ئاگرەدا نەکردووە. پێویستە ئێمە ببین بە پردێ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ئاسانکاری بکەین بۆ ئەوەی ببێتە ڕێگای گفتوگۆکردنی ڕاستەوخۆ ڕەنگە بۆ ماوەیەک زەحمەت بێ لەبەر ئەوەی هەڵبژاردن بەڕێوەیە لە عێراق هەروەها ڕیفراندۆمەکەی کە کرا ڕەنگە گفتوگۆی کراوە ڕوونەدات بەڵام هەندێک گفتوگۆی نهێنی لە ئارادایە. لە گەمەی سیاسەتی وڵاتانی زلهێزدا شۆڕشەکانی کورد دوو جار داخکراوە. ئێستا کورد نەوت و سامانی سروشتی هەیە تۆ بڵێ ئەم جارە لە نێو بەرژەوەندی سیاسی وڵاتانی زلهێزدا بەشی کوردیشی تێدا بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت لە ڕێکخراوی یونسکۆی نەتەوە یەکگرتوەکان دەکشێتەوە و دەڵێت ئەم بڕیاری لە ئەنجامی کەمتەرخەمیەکانی ڕێکخراوەکەیە کە دژایەتی ئیسرائیلی تێدا دەکرێت. گوتەبێژی وەزارەتی دەرەوە هێدر ناورت لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند بڕیارەکە بە ئاسانی نەدراوە ئەمە کاردانەوەی کۆمەڵێک گرفت بوو لە یونسکۆ و پێویستی بە چاکسازیەکی بنچینەی لەو ڕێکخراوەدا هەیە. لەو بەیاننامەیەدا ئاماژە بەوەش کراوە کە بە بەردەوامی لە یونسکۆدا دژایەتی ئیسرائیل دەکرێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتڕاستی کردەوە ئەو کشانەوەیە لە 31 مانگی 12ەوە جێبەجێ دەکرێت.
چاوەڕوان دەکرێت سەرۆک داناڵد ترامپ پشتیوانی خۆی بۆ ڕێککەوتنی ناوکی ئێران بکشێنێتەوە، بەڵام ڕەنگە بە تەواوەتی ڕێککەوتنەکە هەڵنەوەشێنێتەوە. کاربەدەستان دەڵێن سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لە استراتیژیتێکی نوێی تونتر لەگەڵ ئێراندا. جاوارê dêtekirin Serokê Amerîka Donald Trump piştevaniya xwe bo rêkeftina navokê digel Tehran helweşînet. Serokê Amerîka her ji demê kempêna helbijartinên serokatiyê dijî rêkeftina navokiya sala 2015 di navbera Îran û welatên hêzdarên cîhanê radwestet. Rêkeftineke zor xirab bû. Ez îro tiştekî cuda nabêjim. Ev dema du sala ye ez dibêjim şermezariyeke gelekî mezin e bo welatê me meblawazî kir di dema got em bihêz bûn. Kar bi destên koçka spî dibêjin Serokê Amerîka Donald Trump wê rabgehînetin ku bawerî pêdana rêkeftina navokê digel Îranê wê ne di berjewendiya niştimaniya Amerîka dabet. Hejmareka zora endamên demokrat û yên komarî di Kongresê Amerîka da dijî sepandina cizayên nîne bi ser Îranê. Serokê Civata Nûnerên Amerîka hevraye digel Serok Trump lê daxwaza nexşeriyekê dikit bû serêderiyê digel Îranê. Ez bawer dikim me pêdivî stratîjiyeka sertaserî derbareyê Îranê heye. Me ew stratîjiye niye. û ez bawer dikim rêkeftin xirab bû. Rê dete Îranê çekê navokî bi dest bêxîn û Îran her ji piştî îmzakirina rêkeftinê bûye egera nearamiya herêmê. Îran rejde ku danostandina li ser rêkeftinê red biket. Serokkomarê Îranê Hesan Rohanî gefa helweşandina rêkeftinê dikit eger cizayên nî bi ser Îranê bêne sepandin û rêberên Îranê dibêjin ew mavdarin berevaniyê ji xwe bikin. Emerîkayîha her iqdamê bixwin bikonin der rabite ba. Emerîka her pêngavekê bihavijî dijî Komara İslamî û bername wê yê navokî em dê ber sivekê bidin û em heqî dideyne xwe berevanî ji xwe bikin. Şareza bawer dikin pezendkirina cizayan yan helweşandina rêkeftinê biryareka zehmet e. Bo min zor aşkiraniya ku Kongres bi rastî dixwazit tevlî bi zavên dijî Îranê bo dubare danûsandin bibêt û endamên Kongresê dizanin Îran carekî dî danûsandin neket. Serokê Amerîka dê têbîniyên xwe li ser rêkeftina navokê digel Îranê di gotarekê da îro diyar biket. Her wesa wê helwîstê xwe diyar biket derbarê programê mûşekên Îranê û destêwerdana Îranê di pirsên herêmê da. Xalid Fettah, Dengê Amerîka. Rêxistiya mafê mirovan Amnesty International çalakiyan rêk dêxel li bîreweriya sed rojan ya girtina jimareka karmendên wê li Estanbolê datwerên giştiyên Tirkî jî dozê li dijî wan vekirina wana bi tîrorê tawanbar dikin. Ev jî bûye sedemê girjiyan di nêvberayan di peywendiyên diplomasiyên Enkarê digel hevbendên wê yên Rojavayî de. Duwazdehê çirya pêşîn bîreweriya bûna Êdil Asar bû bi rêvebera Amnesty International li Tirkiye. Heval û hevkarên wê bîrewerî gêra û di nameyekê de daxwaza azadkirina wê û dihan navdarên dî kir. Sed roj bi sergirtina wê û çend bizavkarên mafê mirovan ra li gir aveka Estanbolê derbas bûne. They were on day 3 of a workshop. Ew li roja sê ya vê workshopê bîn. Ew workshopeka rûtînî bî. Sebaret asayişa dîjîtal her wesa çavdêrîkirina parêzerên mafê mirovan li demên dijwar de. Li heftiya borî dadwerên Tirkiye bi fermî doz li dijî dehan çalekvanên mafê mirovan vekir ku li meha heft hatibûn girtin digel serokê rêxistiya Amnesty Taner Kiliç û daxwaza cizayê zîndanê heta 15 salan ji wan re kiriye bi tawana piştevanîkirina rêxistiyên terorîstî. Amnesty dibêje ew tawan dûrin ji rastiyê. Bendkirina parêzerên mafên mirovan pirsgirêkeka dulayî ye. Ji ber ku ew kesên parêzeriyê li dijî pêşelkariya mafê mirovan dikin bi xwe dikevne bergefan. Girtina wan beşek bû ji hewla hikûmetê ji bo tepasirkirina piştevanên derba neserketiya 2016 ew girtin bûye egera girjiyan di peywendiyên Tirkiye û hevbendên wê yên Rojava de. Balyozxana Amerîka dana vîza ragirtiye piştî girtina bêagehdariya karmendekî wê yê Tirk û xetebarkirina wî bi têkeliyan digel bizava oldarê navdar Fethullah Gülen yê bingeh li Amerîka û Tirkiye ew bi kudetayê xetebar kiriye. Serokê Tirkiye duh şerredef nû kireve. FETÖ'yle irtibatlı olan Amerika hewl dide mafê kesekî bi parêzeyê ku têkiliyayî bi cemaeta Fethullah Gülen ya terorîstî ra heye.
و خۆت قونسڵخانەیەوەی داڤەشارتیە بێک و ناسنامەکە دیبلوماسی هەبە. پەیوەندیان تورکیا و ئەڵمانیاژی خاف بوونە ji ber ku 11 وڵاتیان ئەڵمانی li wergirtîna و rastî tawanên tîrorê dibin. Endamek Perlemanê Almanya dixwaze Ewropî jî wek Washington reftarî digel Enkerê bikin. ما هەفکاریە لەشکری هەیە دەگەل تورکیە زانیارن مەژی بە هەڤرا کار دەکەن و مە هەر وەسا دووارێ ئابووریدا ئالیکاریە تورکیە کریە. ئەوروپانەها دانوستاندنێ دەگەل تورکیە دکە لەسەر گومرکێ و هەر وەسا ئازادکردنا ڤیزا. ئەم دەبینن کو ئەمریکا بە ئاوایەکێ دن لەسەر vê پرسگirêkê کار کرد. ئەم نها ji xwe dipirsin ka em di vî demêda divê çi bikin. Peywendiyên Tirkiye digel hevbendên wê NATO berdewam xirab dibin. Amerîka dibêje hêşta ew li benda şirovekirina hikûmeta Tirkiyeyê ka ji ber çî wê karmendê qunsulxana Amerîkî girtiye. هێزەکانی سووریای دیموکرات دەڵێن سەرکەوتنی تەواوی لە شاری ڕەقا پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خلافەت نزیکە و داعش تەنها لە ناوچەکانی نزیک نەخۆشخانەی گشتی و ستادیۆمی شارەکەدا ماون و بەرگریەکی بێهودە دەکەن. حەسەدە دەڵێت یەکێک لە هۆکارەکانی درەنگکەوتنی سەرکەوتنی کۆتایی بوونی خەڵکی سیڤیلە لە دوو ناوچە و جەختیش دەکرێتەوە لەوەی ڕزگارکردنی دانیشتوانی ئەو ناوچانە بەشێکە لە ئەرکی سەرەکی هێزەکان. لەگەڵ پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە ئێستادا نزیکەی 4 کیلۆمەتر دووجا لە شاری ڕەقا بەدەست تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیەوە ماوە. ئەوەی ئێستا لە ڕقە دەیبینین داعش لەژێر فشارەتی زۆردایە. هێزەکانی سووریای دموکرات بە پشتیوانی هێزەکانی هەوپەیمانان توانیویانە ڕێک لە 85 شارەکە ڕزگار بکەن. بە سەدان خێزان بە پارێزراوی خۆیان دەگەینە لای حەسەدە و هەرچێکیشمان لەدەست بێت دەیکەین بۆ پارێزنی خەڵکی سیڤیل. ڕزگارکردنی خەڵکی سیڤیل وەک ئەرکێکی سەرەکی هێزەکانی دەڕوانرێت. هەر بۆیە شەوەک دەگوترێت ئەنجومەنی سیڤیلی ڕەقا دانوستانێکی دەست پێ کردووە، بەڵام بۆ هاوپەیمانان داعش تەنها یەک ڕێگەی بۆ ماوەتەوە. بە دڵنیاییەوە ئێمە بەشێک نین لە هیچ وتیوێژێک بۆ وەرسەرخاندنی کێشەی داعش لە شارێکەوە بۆ شارێکی تر. دەزانین ئەنجومەنی سیڤیلی ڕقا لە وتیوێژانە هەیە، بەڵام هاوپەیمانەتی بەشێک نییە لێی. داعش تەنها یەک بژاری هەیە، یا خۆ بەدەستەوەدان یا کوژران. لەگەڵ هەروادێ و دەرباسکردنی زیاتری خەڵکی سیڤیل لە شاری ڕقا پێش دەچێت وەک سەرکردەکانی هەسەدە جەختی لێ دەکەنەوە شەڕ بەرەو قۆناغی کۆتایی بڕوات. تشتێک گۆناشتم بکەبن بێ حەفیە چ بود وەختێوەدە ji ber got medenî zehfatin menê ew heftî elan kiriye heftiya êrişê ji ber got medenî hatin me hinek erteleme kir yanî me hinek paş deda ama em ê wêna pêk bînin ji sibe şûn ve sibe jî nebe dist be yanî ba çend roja de em dikarin bijin em ê vê heftiye elan bikin. هاوپەیمانەتی دژە داعش بە سەرکردایەتی ئەمریکا پشتیوانێکی سەرەکی هێزەکان بووە بۆ ڕزگارکردنی زیاتر لە 175 ئەو ناوچانەی داعش داگیری کردبوون. بەڵام مۆسکۆ ئەمریکا بەوە گونابار دەکا کە ئامانجەکەی شەڕی داعش نییە. Последний раз у нас был телефонный разговор. دوهەمین جار کە بە تەلەفۆن قسەمان کرد، ڕێکس تیلرسن جارێکی تریش دڵنیایی دەدا کە ئامانجی واشنگتۆن لە سووریادا تەنها شەڕی دژی داعیشە و هیچ شتێکی تر نا. ئەگەر وها بێت ئەوایانی قرس نابێت گومانەکانی کاربەدەستانی لەشکرمان بڕاوێنەوە و هیوادارم وەڵامی کۆنکرێتی بۆ پرسیارە کۆنکرێتیەکان بە شێوەیەکی بابەتیانە بخرێنە بەردەست. حکوومەتی سووریا شاوڕایە لەگەڵ رووسیادا و بە نیگەرانیەوە باز لە پێشڕەویەکانی هەسەدە دەکا کە یەپەگا بەشێکی سەرەکیەتی. یەکەم شت ئەوەیە پەرستەندنێکی جۆرا و جۆر لە ناوچەکەدا هەن زۆر جار پرسیارمان لەبارەی هۆکارەکانیانەوە کردووە و تا ئێستاش هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. هاوپەیمانەتی دژە ترۆر لەگەڵ ئەمریکادا هەموو شتێکیان وێران کردووە تەنها داعش نەبێت. کوردیش لە ڕاستیدا پێشبڕکێ لەگەڵ لەشکری سووریادا دەکەن بۆ کنترۆلکردنەوەی بیرنەوتەکان کە باشیش دەزانن سووریا ڕێگە بە هیچ کەسێک نادات سەروەری وڵاتەکەی بشکێنێت. پەنتاگۆن جەخت دەکاتەوە وێڕای ئەم جۆرە ڕاگەیاندانەی مۆسکۆ، بەڵام پەیوەندیە لەشکریەکان هەر بەردەوامن. لەم دوو سێ ڕۆژەی ڕابردوودا ژمارەیەک ڕاگەیاندنی سەیر و نەڕاستمان لە وزارەتەکانی رووسیاوە بینی، بەڵام لە هەمان دەمدا پەیوەندێکی باشمان هەیە لە نێوان بنکەکانی سەرکردایەتی لەشکریمان و هێزەکانی رووسیادا لەسەر زەمین بۆ دڵنیابوون لە پارێزراوی هەردوولا.
تورکیاش بەردەوامە لە نردنی هێزی زیاتری سەربازی بۆ ناوخاچی سووریا لە هەرێمی ئیدلبەوە بەرەو بەرزاییەکانی شەخبەرەکات واتە ئەو ناوچەی دەڕوانێ بەسەر پانتاییەکی بەرفراواندا وەک شاری عەفرین کە لەژێر کۆنتڕۆڵی یەکینەکانی پاراستنی گەلدایە. هەر لە سووریا گەلک ji xortên êzdiyan beşdariyê dikin di şerê dijî Daişda bi taybet li Reqa ji bo tolaya tawanên Daeş li dijî kesûkarên wan li Şingalê. Piraniya hêzên Demokrata Sûrî ku şerê Daeş dikin ji komalên Kurdên Rojava pêk hatine lê grûpekî piçûk ji çiyayê Şingalê cihî di vî şerî de digire. Ev şervanên êzîdî ji Şingalê hatine da ku tola xwe ji dewleta Islamî vekin. Di encama êrîşên dewleta Islamî bi ser Şingalê zêdî 5,000 kes hatin kuştin û nêzîkî 7,000 jin û zarokên êzidî hatin revandin ji aliyê milîtanên Daeş ve. Ferzad, Metaxo û 4 zarokên wê winda kirin. Ew hat Reqa da ku li wan bigere. û tevî ku ew 3 sal bû çi peywendiya wan bi hev re tin nebû, hat zanîn ku ew hefteya borî li Reqa hatin rizgar kirin. Demê Ferzad Metaxo dît, Meta wî ew nas nekir, ji ber tund û tujiya wê dît, hişê wê wek caran nemabû. Lê di vî demê da ku Meta Ferzad û zarokên wê li mala xwe aram in, Ferzad şerê xwe berdewam dike. Ez netinêj bi Meta xwe şer dikim, bi seda dagên min destê dijmin deynehî. Her êzidî ne mesela ez netinêj ber Meta xwe hadim Reqa ji ber her êzidekî ku li Reqayê de û bin destê dijmin de bin yönetima dijmin de heke ku ez karibim derxim ez ji ber wê kes ne ji ber tinê Meta xwe hadim. Li qeragên Reqa şervaneka êzidî li wê radwiste berevaniyê dike. Yek ji endamên grûpa wê di destê Daeş da çend caran hate kirîn û firotin. Şervan dibêjin ku wan hemmiya endamek ji malbata xwe ji dest daye. Jîn daya 18 salî, xwişka xwe ya biçûk ji dest da demê Daeş êrîşî Şingalê kir. Niha ew nîşangir e û ew bi razîbûna malbata xwe şer dike. Ew dibêje tolvekirin bi dadmendiyê ye, ne bi xwînê. Yani çetê Daeş beriyan henekê me girtin. Hatin bê xwe pê cilê sivîl kirin û hatin. Wê rê xwesir xwe xelas bikin. Me girtin û me teslîmî istîxbarat kirin. Jîn da dibêje, ew ve nagere malê ta ku dewleta Islamî bişkê. ئێستا لە عەفرین وەرزی ترێیە لە کاتێکدا زۆربەی گوندنشینەکان ترێکانیان دەچننەوە و دۆشاوی سروشتی لێ دروست دەکەن. نەورۆز ڕەشۆ سەردانی چەند گوندێکی کردووە کە لەسەر ئەم نەریتە کۆنەی کوردەواری بەردەوامن. Bi dawiya demsala havînê û hatina payîzê racûdkarên kantûna Efrînê berêtirî diçinin û dest bi çêkirina dimsê şêrîn an û dimsê rezan dikin. Bi mebesta naskirina çêkirina dimsê rezan Kemîraya dengê Amerîka berê xwe da devera bilbilê û şêwazê çêkirinê şûpand. Em tere tînin. Em didin ser ew dikin farcê. Em û filoz disefînin, dikin mokîne diesirînin, ji wê derê em dê dixînin. Dikin helê, germ dikin, poşê bûş dikin dinê, pak dinê şûnda em dikelînin, dibê dimis. Dimis tiştekî pirê rind e. Yani xwarê dimis, yani tiştekî esasî ye, kîmawî tene, dertê tene pir esasî ye. Dimsê şêrîn ku gundewarê Efrînê pê tê naskirin jê dereke girîngeş bû dihat û debara jiyana xelkê. Her wiha dimis xwarineke sereke ye di sifra Efrîniyan de û tevlî çêkirina cûreyên şêraniyê yên folklorî û kevnar dibe û weke derman jî tê bikar anîn. Pişta me bikelînin, em dînin û em tekro bi safê dirêsêriyo em tenekokin, ji teneko em şîşokin hinekî î molê û î firutonê û dimsî şîrîn şta ji gîro rind, ji nexweşiyê ro, ji sermê ro, dibe şîv, dibar şîr mêstro têva dixwarin, dibe kesme, dibe asîda, dibe vijveşk. Çêkirina dimsê şêrîn an û dimsê rezan kevneşûpiyeke kevnar li çiyayê Kurmenc ku ta roja me ya îro didûme. Bi dawiya demsala havînê ra Efrînî dimsê çê dikin ku ji wan re dibe mûneta jivistanê. Çimkî dimis xwarineke tendrûst e. Newrûz reşo dengê Amerîka
ئەفرین. تایبەت ویدەمی هێرە مرۆڤی پێتیڤی بتشتێکی شیرینیوەکی دمسا ئەفرینی هەیە. بەڵێ ئازان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتومان لە ڕۆژی سێشەمە هەر شاد و بەختەوەربن. خداحافظ.